بەشی دووەم چیرۆکەکانی توێژینەوەکە لە ڕاستی ڕووداوەکانەوە. بەشی یەکەم ڕاستی وەک خۆی لەشفرۆشی لە زاری فرۆشیارەکانەوە. باسی دووەم ڕاستی وەک دەڵێن لەشفرۆشی لە زاری دەڵاڵەکانەوە یاخود سەرۆک باندەکان. باسی سێیەم ڕاستی وەک خۆی لەشفرۆشی لە زاری کڕیارەکانەوە لاپەڕە 83. باسی یەکەم ڕاستی وەک خۆی لەشفرۆشی لە زاری فرۆشیارەکانەوە. بەسەرهاتەکانی یەکەم لاپەڕە 85. ناو میم سین تا، تەمەن 26 ساڵ، دانیشتووی شاری سلێمانی، تەمەنی لەشفرۆشی 9 بۆ 10 ساڵ، ئاستی خوێندەواری شەشەمی سەرەتایی، ڕێگای فێربوون بە هاوکاری مێردەکەی و خەسووی فێری ئەم کارە بووە. چاوپێکەوتنی یەکەم. باوکم لە ئەسڵا خەڵکی سلێمانیە. باس لە یەکێ لە گەڕەکە میلی و کۆنەکانی شاری سلێمانی ئەکا کە ئێستا تیایدا نیشتەجێن. دایکم مردووە و باوکەکەرەکەم ژنێکی کوێری هێناوەتەوە. ژنەکەی زۆر گوناحە، هیچ نازانێ. باوکم زۆری لێ ئەدات، جاری وا هەیە بەقەدەر یەک کەرەی کوتێ. ماوەی چەند چرکەیەک بێتەنگ بوو. خۆ من لە دەستی ئەو ژنە فەقیرە ڕام نەکردووە. 3 برام هەیە و 1 خوشک. براکانم دوانیان ژنیان هێناوە. نانا 4 برام هەیە، لێم تێکچوو. دوانیان ژنی هێناوە و دوانیان لە گەراجەکەی مام مەخەون. مامم ئامۆژنم حەز ناکات بچنە لای. 2 براکەم زۆر گەورە نین، هەر لە گەراجەکەشە خەون. باوکم هەرزوو منی یا بە پیاوێک، پیاوەکە شێتە. هەرکەشوم پێکرد شێت بوو. هەمویان نوقسانن. کوڕەکانی تریشی وەک قالە شێت. ئەها بینیتە؟ ژنەکەی باوکم خوشکیانە. ئەو کوێرە، ئیتر یەکێکی تریان کەڕە. هەموو نوقسانن. باوکە کەرەکەم دامی بەژن بۆ خۆی. دایکم لە کۆڕەوەکە دامرد. منیش مناڵ بووم. بەخوا ئیتر جنێوێکی زۆر ناشرین دەدا بە باوکی. باوکم دوای 6 مانگ ژنی هێنایەوە و یامی بەم کەرە. 2 مناڵم لێ هەیە. خەسوودشەکانم خراپن. هەموو ڕۆژ لێیانەیەم. ئەو مێردەکەرەم شەوی 2-3 جار لەگەڵ مەخەوت، نەشی ئەزانی بەباشی لەگەڵم بخەوێ. منیش هەر ئەتۆرام، ئەو زۆری لێ ئەدام. دایمە درێوسیەکانە هاتن دەستیانە گرت و ئەیانوت گوناح حەوا لەو ژنە مەکە. ئەیوت ژنی خۆمە، حەقتان نەبێ. ئیتر من تووشی سەڕع بووم. 1 مانگ لە خەستەخانە کەوتم. داری کێشا بەسەرما. زەیستان بووم، زۆری لێدەدام. منیش تۆرام کەچی ئەو باوکە بێ ئەخلاقم تێری لێدام. سەری تاشیم. ئەیوت ئەبێ دانیشی بە دیاریەوە. منیش زۆر مناڵ بووم. خۆمم نەناسی بوو کە یامی بەو کابرا شێتە. باوکم خۆی هەر لە ماڵەوە خەریکی سێکسە. ئەو ژنە کوێرەی کوشتووە. منی یا بەژن بۆ خۆی. ماڵی باوەژنەکەم هەمویان نوقسانن. خۆی کوێرە، براکەی کە من شوم پێکردووە شێتە. کوڕە چوزانم. ئیتر کاکە گیان چیتر بڵێم؟ من باوکم واشێتی کردم. ئەو هەر لێی ئەیام. ئەچوومۆ لای مێردەکەم لێی ئەیام. ئەچوومە ماڵی براکەم خۆی نانیە بیخوا. 4 مناڵی هەیە. ژنەکەی سکی هەبوو. چی لە من بکە؟ کرێ چییە؟ لە حەوشەکەیە 4 ماڵی تایە. ئەویش لەبەر خاتری ژنەکەی لە منی ئەدا. قسەی پێ ئەوتم. ناحەقیشی نەبوو. باوکم زۆر خراپ بوو بۆ ئەوانیش. ماوەی 5 خولەک وەستا. پاشان وتی کوڕەکە نەکبەت بووی، باشترە خۆ بکوژی دادەگیان. پرسیار بۆچی نەکبەتی؟ دەوەرە خۆمە سووتێنە لە داخە. ئەمە نەکبەتی نییە منیتیام. کوڕە نەکبەت ناتوانێ بە باشی جنسیش بکات. من چوم چی بکەم کەچی ئەوە 8 مانگە لەم سژنەدام. بێ ئەخلاقەکانیش لە دەرەوە خولێنەوە. من کەسم نییە بێ بە کەفیلم. باوکە بێ ئەخلاقەکەم لێم ناپرسێ. براکانم لەبەر خاتری ژنەکانیان ناوێرن. ئەو برا بچووکانەشم هیچیان پێ ناکرێ. ئەوی تریشیان لە ئێرانە لەگەڵ ژنەکەی. پرسیار ئەی ماڵی خەسوود؟ ئەوان منیان بەڕەڵای سەرجادە کرد. مێردەکەم بە شەو جنسی لەگەڵە کردم و بە ڕۆژ لێی ئەیام. ئەیوت ئەبێ بچی بۆ سواڵ.
بە زۆر بە قژڕاکێشانەی ناردم، ئێوارانیش پارەکەی لێسەن و ئەچوو پێی ئەخواردەوە. خەڵکی ژەیزانی ئیتر کە ئەچووم بۆ سوال زۆریان نەئەیامێ، یان هەر لێم تووڕابوون ئەیانوت بۆ مێردەکە دایم سەرخۆشە، ئێوە درۆوەکەن فەقیر نین. وەڵڵاهی خوا کوێرم کە خوا ئەم دوو مناڵەم لێ بسەنێ، باوەڕ بکە زیاد لە سەدان شەو خۆم و مناڵەکان بە برسێتی خەوتوین. قسەی نەکرد تا حەو خولەک سەیری ئەرزەکەی ئەکرد و لە پڕ گریا. بەدەم گریانەوە وتی: خوای چی؟ خوا هەر بۆ خەڵکی دەوڵەمەنە. دەستی کرد بە کفرکردن. پرسیار: بەسە کفر مەکە، باشترە ئەگری. بۆچی ئەوەنە برسی بوون؟ یان بۆچی ماڵی خەزورت یارمەتیان نەئەدان؟ کوڕە ماڵی خەسووم خۆیان هەمویان سواڵیانە کرد. ئینجاشت زۆر گران بوو. من هەرچیم پەیا کرد بەشی 2 کیلۆ ئاردی نەئەکرد. اینجا سەگ بابەکەی مێردم ئەی خواردەوە. ئیتر من لە برسا و لە داماوی و نەکبەتیە و لەژێر ئەو هەموو لێیانەیە مێشکم تێکچوو. هەموو جارەیان بردم بۆ خستەخانە، سەریان لە کارەبا ئەیام. ئەو ئەچوو سیکۆتینی ئەکردە گۆرەوی و بۆنیە کرد. ئەوە عەقڵە؟ شەوان لە بۆنی سیکۆتین مناڵەکانم تووشی چاوێشە بوون. پرسیار: چۆن کەوتیتە سەرجادا؟ کە مێردەکەم بە زۆرەی ناردم بۆ سوال، منیژە تۆرام. باوکیشم پشتی نەئەگرتم. دایکم لە کۆڕاوکە ئامرد. زۆر باش بوو بۆم. ئیتر باوکم لەبەر ئەوەی ژنەکەی لێ نەسەنەوە، چونکە من ژنم بۆ کردووە، ئەویش لێ ئەیام. دەریە کردم. ماوەیەک چوومە ماڵی مامم. اینجا ئامۆژنەکەم خراپ بوو لەگەڵم. دوایی بیری مناڵەکان مەمە کرد. ئەگریام کەچی ئامۆژنم گاڵتەی پێکرد و جنێوی پێیام. ئەیوت باش بووی تاجێت ناهێشتن. دوایی باوکم هاتە سەر مامم. 1000 جنێوی یا بە مام و مامی یا بەگەر بوو بە شەڕیان لەسەر من. ئەیوە نابێ کەس بیگرێتە خۆی، هەرگەز بیگرێتە خۆی ئەیکوژم. ئیتر لە مەحکەمە بە شەرتێ تەنازولی بۆ مامم کرد کە من دەربکە. اینجا برا گەورەکەم منی بردە لای خۆی. 3-4 مانگ لەوێ بووم. هەموو ڕۆژ براکەم ئەهاتەوە ئەیوت باوکم هاتووە حەیای بردووم. وەڵا ڕۆژێکیان من لە ماڵی براکەم خەوتە بووم. نیوەڕۆ بوو. کاتێکم زانی یەکێ بە قژ بەرزی کردمەوە و بە شەق تێم کەوت. ئیتر هەر نەمزانی چییە. ئەوەنەی لێیام هەر کوشتمی. کرێچیەکانی تر هەموو هاتن دەستیانەگرت. مناڵیش هەموو ئەیقیژان. براژنەکەشم سکی هەبوو. وەڵاویستی دەستی بگرێ. لەویشیە؟ پرسیار: کێ؟ کوڕە باوکم. باوکم بوو. هاتبوو باوکە کەرەکەم. براکەشم لە ماڵ نەبوو. ئیتر ئەوەنەی لێیام تا 3 ڕۆژ هەر نەمتوانی هیچ هەستم، نانیش بخۆم. لەژێر دەستیان میزم کرد بە خۆما. وەڵا ئیتر براکەم زۆر تووڕە بوو، چونکە ساحێب خانوەکە خۆشی هەر لەو حەوشەیە بوو. لە براکەم تووڕە بوو وتی دەرتانەکەم. لە گەڕەک حەیای من چووە. براژنەکەشم لەو لاوە خۆی خستە بۆ حاڵی جاو. ئیتر براکەم چۆ سەر باوکم. وەڵا باوکیشم هەر 4 براکەمیە بەگرت. 3 مانگ سجن بوون. اینجا بۆڵەبۆڵی براژنەکەم هەڵە ساودانیش دەیوە ماڵ وێران کردم. بڕۆ وازمان لێبێنە، من چ مەجبورم تۆ بەخێو بکەم. باوکیش مەیوت یان بەرتان نایەم یان ئەبێ میم بچێتەوە لای مێردەکەی. اینجا بڵێ باوکم چی کردبوو. هەر خۆی شکاتی نەکردبوو. چوو بوو مێردەکەشمی بردبوو بۆ مەرکەز. وای لەویش کردبوو، ئەویش شکاتی کردبوو لە براکانم. اینجا ئەو برایانم کە لە گەراجی ماممە خەوتن چوو بوو بۆ ئەوێش. هەرەو کاتەی لە منیا بوو چوو بوو لەوێ حای ئەوانیشی بردبوو. پۆلیسی بۆ بردبوون. هاواری کردبوو وتبووی کوڕەکانم بێ ئەخلاقن، پارە بە خوشکەکەیان پەیاکەن، کاسبی پێواکەن. ئیتر برایەکم هەیە بچووکە زۆر گوناحە. ئەوە کە دایکم مرد هەر زۆر مناڵ بوو. اینجا باوکم خۆ بەس وای لە من نەکردووە. هەموو کوڕەکانی دەرکرد. هەر 4یان هیچیانە و کاتە ژنیان نەبوو. اینجا من و خوشکەکەشمی بە زۆریا بەشوو. خوشکە گەورەکەمیا بە پیاوێک دراوسەیەکمان بۆی دۆزیەوە. ئیتر هەر نەمان بینیوەتەوە و بردی بۆ ئێران. وابزانم پیاوەکە لە ڕووی ئەخلاقیەوە باش نەبوو، چونکە خوشکەکەم کە شووی کردبوو ئەهات زۆرە گریا. ئەیوت لە ڕووم نایە بە باوکم بڵێم. منی ژەموت خراپە لەگەڵت. ئەیوت خۆزگە خراپ بوایە بەس بە زۆر شتم پێکە. منیش باش نەم ئەزانی یعنی چی کاکە گیان. من زۆر مناڵ بوو. عمرم 11 ساڵ بوو. لە مەکتەب دەری هێنام. ماوەیەک خزمەتی خۆی پێکردم و ئەیوت بەردەستیم کە بۆ ئیشە جوانەکەی. تیارم بۆ دروستەکە. بێ ئەخلاقی وە بەزنان و ژنەکەی هەبێ. پرسیار: باوکت ئیشی چی بوو؟ کورتانە دوورە. هی کەر. ئێستاش هەر ئەوە ئەکا، بەڵام خۆی بووە بەکەرەکە. پێکەنی. ئیتر بە زۆر منی یا بۆ کوڕەشێتە و خوشکی ئەو کوڕەی لە خۆی مارە کرد. کوڕەکەش شێت بوو. هەر هیچی نەئەزانی. تەنانەت شەوی زاوە بووکێنیش نەیەزانی چی بکە. یەکەم شەو کە منی گواستبووەوە هەر لە خۆیەوە هەستا تێری لێیام و کردمیە دەرەوە.
منیش لە هەیوانەکە خەوتم کەچی بەیانی خەسووم بە قژ لێیام ئەیوە بۆ حەیام نابەی لە گەڕەکە خێرا بچۆرە ژوورەوە با کارەکەتان تەواو بێت. ئەوەنگە کەر بوو خەسووشم وایە زانی بەدەستی منە. منی زۆر مناڵ بووم عەقڵم پێ نەئەشکا. ئێستا ئەزانم شتەکان چۆن بووم. ئیتر کوڕەکەی هەر نەیتوانی وەڵات چوون بردیان بۆ لای شێخ. کوڕەکەشی منی نەئەویست هەر ئەیوت بە دایکی ڕائەبێ ئەخلاق من ژنم ناوێ 2000 جنێوی ئەیا بە دایکی ئەیوت خۆت بچۆش بکە پێکەنینێکی خۆم. دوایی نازانم چۆن بوو شەوێ کاری زاوایی خۆی تەواو کرد بە ناخێری گیانی هیچی نەئەزانی کەچی بە شێوەیەکی زۆر ناشرین دەستی کرد بە وەسفی جەستەی مێردەکەی. من ئەوم تا ئەو ڕۆژە بەڕووتی نەدی بوو دەرپێکورتیشی لە پیا نەبوو. منیش ئەوەنگە پێکەنین کەچی خەسووم بردم مێژوور هەر کوشتنی و ئینجاوتی ئەگەر ئەمڕۆ هەتا شەو لە کاری زاوایەتی خۆی نەبێتەوە ئەوە دەستی خۆمت بۆ ئەکەم بەزاوە. بەو خوایە ئەوەنە ترسام لە ترسان یەک لەرزوتام لێ هات خەریب و ڕق ئەبوومەوە. ئیتر وابزانم دوعایان بۆ کرد. دوای مانگێ زیاتر بوو ئەو هەموو شەو منیان ئەبردا ژوورێ بە زۆر. ئەیان کردمە ژوورەکەوە و ئەویش لێی ئەیام و ئەیوت نابێ بێیتە ژوورەکەی من بخەوی. ئەچوومە دەر ئینجا خەسووم ئەیوت بچۆ ژوور دەوەرە شێت نەبی ئالۆ شێتخانەیەدا. پرسیار باشە مێردەکەت بۆ لێی ئەدای نەدەهێژ نزیک بکەوێتەوە یا چی؟ نە خۆ من هیچم نەئەوت هەر نەم ئەزانی ئەو شتە چۆنە. ئینجا مێردەکەم میزی شێکرد بە خۆیە شێت بوو خۆی دایم چڵمەکە لە دەمیا بوو. مێردی چی جا من مێردم هەبوایە بۆ لەش فرۆشیمە کرد. دواییش کە فێر بوو ئەهاتە سەرسەرم لێیام و پاشان سێکسیشیە کرد. زۆر گریا پاشان زیاتر لە 15 خولەک بێدەنگی دایگرت. پرسیار بۆ واگریت؟ ئەزانی بۆ گریم بە قورئان باوەڕ بکە هەتا دەستم نایە ئەم ئیشە وام ئەزانی هەموو ژن و مێردێک وان کە سێکسی لەگەڵ دەکات دەبێ لێیان بخوا. تا ئەمرم ڕقم لە شەوە هەر حەز ناکەم شەو بێتەوە. بەس نییە نەکە سێکس لەگەڵەکە نەئەترسی لەکوێ بخەوی چونکە یەکەم جار وابینیم. اینجا ئیتر نەک هەر ئەو جارە هەموو جارێک کە ئەهات بۆلام بەلێیانەوە خواخوام بوو شەو نەیە. جاران ڕقم لە شەو بوو بۆ ئەوەی ئەو نەیەتە گیانم. ئێستا ڕقم لە شەوە چونکە شوێن نییە تیا بخەوم. پرسیار ئەی ئێستا بە شەو پیاوەکان لەگەڵ ناخەون؟ نا پیاو بە ڕۆژ ئەمبا بە شەو کەس لەگەڵم ناخەوێ. زۆری سراحەتم بەڵام شوێن نییە تیا بخەوم. ئەوە ناخۆشە. پیاوان شەوانە چنەوە بۆ خزمەت گیانی ژنەکانیان. پیاو هەموو گیانیان درۆیە. دەستی کرد بە گۆرانی وتن. گۆرانیەکی خەماوی لەگەڵدا دەوت و دەگریا. پرسیار چەندێک مایتەوە لای مێردەکەت؟ زۆر نەمامەوە 4 ساڵ و نیم. ساڵێکیشم هەل لە خستەخانە بەسەر برد. نەوتیشم کرد بە خۆم سووتان کەچی زۆر نەسووتام. هەر دەستێکم و تۆزێ سەر سنگم سووتا خێرا کوژانیانمەوە. ئەو ماوە زۆرەی لای مێردەکەم بووم جگە لە زووخاو هیچم نەدی کە خۆشم سووتان خەسوە دەڵاڵەکەم وتی تەباخی داگیرساندووە وای لێ هاتووە. پرسیار باشە لای ئەوە باشتر نەبوو گەڕات پێنایە تا لەسەر جادەبی کێ ئەتوانێ لەگەڵ شێت بژی اینجا لێشی بدات اینجا پارەشی پێ پەیدا بکات. نەوەڵڵا هیچ باشتر نەبوو. من کە کەوتمە سەر جادا بەس نییە کەس لێم نایە کەس شتی ناشرینم پێناکە یا هیچ نەبێ کەی پیس بووم ئەچمە حەمام خۆ من لای ئەو بەمانگ خۆشتنم نادی نان خواردنم نەئەدی. دنیا خۆی گرانی بوو ئەوانیش خەڵک خێری پێ نەکردنایە نەبوو بیخۆن. پرسیار بۆ ئێ بەچی؟ نە ئاو هەبوو نە سابوون نە حەمام. خانوەکەیان داڕوخاوێ بوو 2 ژوور و هەیوانێک بوو. لە ئاودەستا خۆم و 2 مناڵەکەم ئەشت. جارێ زستانان نەوتمان نەبوو بە خەڵوز یان تەپاڵە ئاوم گەرمە کرد. پرسیار ساڵی چەند؟ 93 و 94. دوایی ئاخر جاڕام کرد بۆ ماڵی براکەم. ئیتر نەماڵی براو نەمام و نەکەس لێی نەپرسیم. هەموو ئایانوت کەیفی خۆتە خۆمان مشکیلەمان زۆرە نۆبەی تۆیە کێشەمان بۆ دروستکەی. هەموو لە باوکەستەک بابەکە مەترسان کەس نەی ئێوێرا من بگرێتە خۆی. ئەچوش کاتی لێکردن مامم وتی یا ئەبێ ئەو یان تۆ. پرسیار کەی کەوتیتە سەر جادا دەستت کرد بەم ئیشە؟ پێشتر مێردەکەم بە زۆرەی ناردم بۆ سواڵ و لێی ئەیام. من یەکجار مناڵ بووم زۆر شتەکانم نەئەزانی.
خەڵک کەم کەم ئەهاتن بۆ ماڵی خەسووم، ئەچوونە ژوورەکەی خەسووم، بە منی ئەوت مناڵەکان بەرە ژوور و مێرە دەرەوە. خەسووم ئەیوت ئەو ژنە هاتووە دەرمانی بۆ بکەم، هی کوردەواری. یان هەبوو ژن و پیاو بوون ئەهاتن خۆیانە چوونە ژوورەوە خەسووشم منی ئەخلافان. منیش لە پێشا باوەڕم پێ کرد، ئیتر سەیرم کرد بەرە بەرا خەسووم خەریک بوو باشە بوو لەگەڵم. ڕۆژێکیان ماکسێف و سوراوێکی بۆ کڕی بووم. سابوونێکی لای خۆی بۆ هێنام و وتی پشۆ خۆت پشۆ، دوایی ئیشم پێتا. منیش مناڵەکانم برد بیان شۆم، لێی سەن وتی ئەوان مەشۆ بەس خۆت. ئیتر من ترسام، وام زانی دەرمەکات و مناڵەکانم لێ سەنێ. من چوزانم بیرم بۆ شتیوانە چوو. ئیتر خۆم شت سەیرم کرد و پیاو هاتن، یەکێکیان زۆر ناشرین بوو، هەموو دەم و چاوی زیبکە بوو، شەڕواڵی لە پیا بوو، قژی چەور چەور، ئەوی تریشیان زۆر قەڵەو بوو، جلیفی تەری لەبەرا بوو. خەسووم وتی ئەمەیە، ئەوانیش وتیان باشە. ئیتر خەسووم وتی هەستە بچۆرە ژوورەوە. منیش ڕۆشتم، بەس لە خۆمەوە ئەترسام. ئیتر کوڕە ناشرینەکەیان هات، دوای تۆزێک لە پەنجەرەکەوە سەیری خەسوومم کرد، نازانم چیانەوت، بەس بینیم پارەیانایە، نازانم چەند بوو. ئیتر کوڕەکە هات و دەرگاکەی داخست، منیشتم دای مەخە بۆ دایەخەی، وتی زۆر مەڵێ خۆت ڕوود کەرەوە. تم گوب خۆ کەچی یەک شەقاسەی پیا کێشام و وتی بێ ئابڕوو. پاڵێکی پێوە نام، منیش دۆلکەیەک ئاو لەسەر پەنجەرەکە بوو کە بۆ مناڵەکانم ئەبردە ژوورەوە، هەڵم گرت و پیاما کێشا. کاکە پیاوەکە شێت بوو، قژی گرتم و پەلاماریام، منیش هەرم قیژان و ئەمیز لەژێر دەستیا ڕاکەم. هەستام ڕام کرد لای دەرگاکە کەچی ڕام کێشا داخرا بوو. تمەس خەسووم لەو دیوەوە سورگی لێیا بوو، وەڵا ئیتر کابرا بەرشە قیام و سێکسی لەگەڵا کردم. بە زۆر لە بۆنی دەمی خەریب و ئەمردم. وەڵا ئیتر کە تەواو بوو دوو تفیلێ کردم وتی سووکی ڕەق و تەق، بۆ بەدڵێ نەبوو کۆمەڵێک سوکایەتی سێکسی پێ کردم. پاشان وتی سێکس لەگەڵ من خۆشترایان مێردەکەت. هەستا کێشای بە دەرگاکەیە، خەسووم بۆی کردەوە. منیش لەو ناوەیە وەکو کەرکەوت بووم، حەپەسا بووم، نەمزانی خەوە ڕاستە نازانم. اینجا پیاوەکەی خۆشم قەت سێکسی لەگەڵ نەکردوم بێلێیان، ئەمیش هەروا بوو. ئیتر بۆیە وام دەزانی هەمووی هەروایە. وەڵا خەسووم دەرگاکەی کردەوە و کوڕەکە دەستی کرد بە قسەی ناشرین و وتی تۆ فێڵت لێ کردووم. باش تێنەگەشتم، نەمەتوانی هەستم، نە ئەمزانی چی بکەم، نە ئەشم زانی مناڵەکانم کوان. وەڵا ئیتر ئەوەنگی پێنەچوو، پیاوەکەی تر هات. منیش دەستم کرد بە گریان و یەکسەر خۆم پاڵکەوتمەوە. پیاوە خۆیە بەسەر ماوتی بۆ گری. وتم زۆرم لێمەیە. ئیتر پێکەنی و وتی بۆ لێ دەیەم. تر پیاوەکە زۆر سەیر بوو، خەریب و سێکس بکا و لێ پرسیمەوە وتی بۆ ئەو کوڕە لێ یای؟ وتم ئا. وتی جا بۆ هێشتت؟ وتم جا چی بکەم؟ هەرش گریام. پیاوەکە هەستا سێکسی نەکرد، وتی باشە کە ئەگریت و پێت ناخۆشە بۆ ئەم ئیشە ئەکەی. ئیتر هەرە گریام. اینجا وتم من ئاگادار نیم. خەسووم ئێستا کەوتی بڕۆرە ژوورەوە نەیوت بۆ شتی وایە. ئێستا دوای ئێوە ڕاکەم، بەس مناڵەکانم کوان. ئێوە خەسوومتان ئەناسی پێشتر. ئیتر پیاوەکە دیار بوو بەزەی پیاما هاتەوە. وتی چۆن پێشتروان نەکردووە؟ وتم نەبەخوا. وتی ئەی مێردەکە؟ وتم شێتە مەشهورە، دایم لە کۆڵانە، نانیش هەر لە دەرەوە ئەخوا، یەتەوە تۆزێک و ئەڕوات. ئیتر پیاوەکە هەستا و پانتۆڵەکەی بەست و 15 دیناری سوێسری یامێ و وتی مەڵێ هیچی نەکردووە. منیش هەرەمود نامەوێ. وتی هەڵی گرا بە شێوەیەکی ناشرین وەک کەر وەسفی کردم. باسی ئەو پارێژ مەکە، مادام حەز ناکەی بڕۆرەوە بۆ لای باوکت. ئیتر ڕۆشتە دەرەوە. منیش هەرە گریام. وەڵا دوای تۆزێ لە پەنجەرەکە سەیرم کرد، کەس دیار نەمابوو. هاتمە حەوشە دەرگای کۆڵانم کردەوە. سەیرەکەم خەسووم دوو مناڵەکەمی کردۆتە باوەش و لەبەر دەرگای ماڵێکی دراوسێمان دانیشتووە. منیش هاوارمە کرد. خەسووم پیاوی بۆ هێنام، بێ ئەخلاقن هەمویان. کردم بە ڕۆژی خۆم. کاکە خەسووم پیاوی کێشام. منیش زیاتر ئەمود تا تێری کوتام، بە سۆندە لێیام. بەخوا ئاخر بۆیە ڕقم لە خواشە. ئەبوو باوکم و خەسووم وەک کە ڕق بکە ببنە عیبرەت. وەڵا کەرەکەی مێردم هاتەوە پێم وت. وتی دایکم دەستی خۆش بێ، پارەمان نییە. دایک مەڵێ هەموو خەڵک واکەن. ئیتر سەیرم کرد خەسووشم و مێردەکەشم بەسەرە خەڵکیان بۆ ئەهێنام. مێردەکەم زۆر عاقڵ نەبوو، ئەچوە کۆڵان خەڵکی پیس و پۆخڵ و هەنێ پیشاڵێ شایستەی وتن نییە، شتی وای ئەهێنا پێکەنین. وتی کوڕە مێردەکەم زۆر کرد بوو. ئێ باشە کەرە کە تۆ هەر پیاوە ئەهێنا بۆ هیوا، یان شێتەکانی ڕەفیقی خۆی، یان بۆ شایی فرۆش. ئیتر ناچار منیش ڕام کرد. چون بۆ ماڵی باوکم پێم وت کەچی وتی درۆکەی تۆ خۆت خەریکی پیاوی ئەیبەیتە ژوورەوە، بۆیە ئەوانیش لێت دەدەن.
منیش لە داخا خۆم سووتان. ئەو کاتە خۆم سووتان چونکە هەر باوەڕی پێ ناکردم. ئیتر بێزار بووم. 2 هەفتە لە خەستەخانە بووم. کەس نەهات بەلامە. خەریک بوو شێتە بووم بۆ مناڵەکانم. خەسووم یەکەم جار کە برمی بۆ خەستەخانە وتی بڵێ تەباخ وای لێ کردووم ئەگینا مناڵەکانە لێسەنم. منیش تەنها دڵم بۆ 2 مناڵم خۆش بوو. بازێ جار مێردەکەرەکەم سیکۆتینیە خوارد. ئەچوو بەشی ئەوانیشی ئەیە. زۆر تووڕا بووم. من خەڵک خێری پێ کردم. یان دوایی بە لەشفرۆشی پارەم پیا کرد. یەک فرسیان نەئەیا بەخۆم. مناڵەکەم سکێچ و تای لێ هات بوو. هەر ئاوم پیا کرد. ڕۆژێک پیاوێک هات بنێشتی لە دەما بوو. فڕێیە بەر بەلۆعاکا کچەکەم تازە پێیگرت بوو سکێچ و ڕای کرد هەڵی گرتەوە. خستێ دەمی تا ئێوارە ئەو بنێشتەی ئەجوو. چەند هەوڵم میا فڕێی نەیە. تمەز برسی بوو. تای هەبوو. ئاوا ژیاوم بەخوا. ڕۆژێکیان کچەکەم بۆ جیپس گریا. بەدەست مناڵانەوە بینی. هەر گریا و هەر فایدەی نەبوو. کەچی بێ ئەخلاقەکەی مێردم شەڕواڵەکەی داکەند و ئاماژەی بۆ جەستەی خۆی کرد و وتی وەرە بیخۆ. ماوەیەک لە قسەکردن وەستا. وتی لێم گەڕێ. دەستی کرد بە گۆرانی. لایلایە. تا تەواو بوو. اینجا هەناسەیەکی زۆر قۆڵی هەڵکێشا و گریا. نزیکەی 7 خولەکێک بە بێدەنگی گریا. پرسیار دوایی چیت بەسەر هات؟ ئیتر لە خەستەخانە هاتمە دەر. ڕۆشتم بۆ ماڵەوە. جارێ نەیانوت بەخێر بێیتەوە. تێریان لێیە. منیش هەردوو مناڵەکەم هەڵگرت و ویستم بێمە دەر. لە دەستیان سندم. زۆریان لێیان. سرم شکا. ڕام کرد لە ژێر دەستیان. چوون بۆ سەر جادەکە تەکسیەکەم گرت و ئەشگریام. وتم کاکە ئەوانە کوشتیانم. مناڵەکانم نایانێ. دەستم کرد بە قسە. وتم بمبە بۆ پۆلیسخانە شکا دەکەم. وتی ئەوبەم بۆ ناوی یەکێک لە ڕێکخراوەکانەڵێ کە تایبەتە بە ڕێگەزی مێینەوە. بردمی لەوێ دەستم پێکرد هەموویم بۆ باسکردن. وتیان خۆمان بۆت حەلەکەین. بەڵام نازانین لەکوێ بتخەوێنین. لەگڵی خۆماوتمەی تەڕحێو لەم ژنە مهمانە. کەشتیان لە منە پرسی جارێ خەمی خۆیان بوو. ئەیانوت ئەوە مێردەکەی منیش بیرم کەوتەوە فڵانەشت. یانێکێکی جیقنی لێ بوو زوو ئەیوت بەسە تخوا وزبە زۆر بێلەزەتی. وایە زانی ڕام کردو بۆ مەطعەم. بێلەزەتی چی؟ من تێم هەڵدراوە. باسی مێردەکەمەکەم ئەو لەبری بۆم حەلکات. ئاخر چۆن بڕوان بە سەنتەر و ژن و من هەیە. هەمووتان درۆوەکەن. ئیتر دوایی هەتا 3 سەعات مناقەشەیان بوو. بم بەنەکوێ. وتم کاکە لەسەر جادەکە یا لەو حەوشەیە خەوە. وتیان نابێدا دەگیان. هەرچۆنێ بوو ئەو شەوە هێشتمیانەوە. وتیان لێرە بخەوە. بەڵام دەستکاری هیچ مەکە. ئەمە یەکەم شەو بوو لە هەموو ژیانم بخەوم بێترس. بۆ بەیانی کچەکان هاتن و هەرکەس ئەهات شتی لێ پرسیم. ڕۆژی پێشوو چەندم قسە کردبوو عینەن شر. یەکێ سەعات 8 هەمووی لێ پرسیم. یەکێ سەعات 8:30 یەکێ سەعات 9. بڕوا بکە تا بوو بە سەعاتدا. 100 جارم گێڕایەوە. منیش زۆر تووڕە بووم. وتم شتێکم بۆ بکەنەگینا ڕاکەم. خۆ من ڕادیۆ نیم. هەر بیڵێم و بیڵێمەوە. ئاچم سەری خۆم هەڵەگرم. ئیتر نیوەڕۆ نانیانیامێ و 1-2 پارچە جلیانیامێ و ستیانیان وتی ئیستاچین بۆ لای مێردەکە. عینوانیان لێ وەرگرتم و ڕۆشتن وەک جەماعەتی جەنگۆجە بارهی فلیمە هەندیەکە. دوای 3-4 سەعات هاتنەوە وتیان با بڕێن. بردمیان. دڵم خۆش بوو ئەمبەن مناڵەکانم بۆ وەرەگرن و لای خۆیان بەخێو مەکەن. کەچی بردیانەوە ژێر دەستی ئەو زاڵمانە. لە ڕێگاش هەر نەسیحەتیانە کردم و ئەیانوت دڵی خەسوود ڕاگرا. گوناحن. ئەوانیش هەموو نوقسانن. مێردەکەت بەرە حەمام بیشۆ خزمەتیان بکە. وتم ئێوە چوون چیم بۆ بکەن؟ خۆم کەمم ئەرک هەیە ئەویش بشۆم. یەکێکیان ئەوەنگە کردبوو ئەیوت بەخوا من خەسوومە بەمە حەمامەی شۆم. چەند کردبوون. من چی بشۆم؟ ئەو پیاوم بۆ هێنێ. ئینجا یەکێکیشیانەی وت گەر زانیت ئەم جارە پیاویان بۆ هێنای یەکسەر بچۆ شکات بکە. وتمەی باشە ئێوە ئێستا بۆ ئەم بنەوە بۆچی شکاتم بۆ ناکەن؟ ئەی ئێوە قسەی زل بۆ ئەکەن. کیان دادەگیان ئێمە ناتوانین ئەوە کێشەی زۆر لێبێتەوە. ئەبێ خۆت بچی. ئینجا کێ لە تۆ ڕاستەکەی؟ تم بۆ ناچن پرسیان لە گەڕەکەکەمان بکەن. بزانن مێردەکەم کێی پێڵێن. ئیتر گەشتی لە ماڵەوە خەسوومە کوژنێکی تر قسەیە کرد. خۆم حەپەسا بووم. ئەموو تۆ بڵێ من تێک چووبم. ماچی کردم و مناڵەکانی خستە کۆشم و وتی بە قوربانتان بم. ئەو وەرەقانەیان پێتان بمدەنەوە چونکە بۆ خەستەخانە پێویستمە. زوو ئەیبەم. ئەبێ پێی بێ. تمەس خەسووم لای ئەوان وتبووی شێتە وەرەقەی خەستەخانەی پیشان نابوون کە کارەبایان یابوو لەسرم. ئەوەنەیان پیاو بۆ هێنابووم و ئەوەنە لەسەر زەیسانی لێیاندا بووم. لە پڕ شەوانم خیژان ڕامەکرد. دایم لە خەوە دەرگایان لەسەردا خستم. کەچی بردیانم بۆ خەستەخانە. ئەبورامەوە. کارەبایان لەسەرمەیە. ئیتر خەسووم ئەمەی پێوت بوون. بڕوا بکە ئێستا شەوان
هەر لە خەوما دەرگام لێداخەن دەم مەگرم وەڵا کە ئەوان ڕۆشتن تێریان لێیام و وتیان فێر نەبی شکاتمان لێ بکەی منیش هەزار جنێوم بەڕێکخراوەکەیاندا ئیتر ئەو شەوە لەگەڵ مناڵەکانم خەوتم بەیانی زوو مێردەکەم بە شەق پێم کەوت و وتی هەستە پارەم پێ نییە بچۆ بۆ سوال منیش کردم بە شەڕ هەر لێیام وەڵاوتم باشە کە ڕۆشتم چوون بۆ سەر جادەکە لەوێ بە پرسیار و سواری تاکسی بردیانم بۆ مەرکەز شۆفێر لەوێ شکاتم لە مێردەکەم کرد وەڵا بە منیان و دانیشە لای ئەو پۆلیسە تقریبا سەعاتێ زیاتر دانیشتم وەڵا کاتێکم زانی مێردەکەمیان هێنا لە ترسا خەریک و میسکەم بە خۆما نازانم بۆ ئەو مەلەیە ترسام پرسیار ئەی ئێستا ترسی گووی خوارد وەڵا ئەی نێرمەوە بۆ ئەو شوێنی لێوەی هاتووە بێ ئەخلاقی وا با بڕوادایکی خزمەتکە ئیتر گیرا 2 مانگ لە سجن بوو خەسوم نەیهێش بچمە ماڵەکەی هەر ئەچووم و دەریە کردم منیش شەوێ دوان هەر ئەچوومە باخی گشتیە خەوتم هەنێ جارە چوومە بەر مزگەوتی گەورە دەریانە کردم جلیشم پێ نەبوو عادە بووم هیچم پێ نەبوو هەموو قاچ و ماکسێکم خوێن بوو چوومە ماڵێک گوتم قاچ و قول مەشۆم دەرگایان لێ نەکردمەوە لەو دوو دەرگاکەوە دینارێکیانیانێ وتم دادێکیان سوال ناکەم بەس قاچ مەشۆم وتی بڕۆ دادێکیان لەکوێ زۆڵت فڕێیاوە منیش هەزار جنێوم نیا پێیان ئیتر بە مناڵەکانی وت شێتە دەرگای لێ نەکەنەوە چوومە ماڵێکی تر دەرگاکەیان بۆ کردمەوە و ژنەکە وتی بۆ وا لێ هاتووە زۆر گریام و بۆم باس کرد دەستێ جلیامێ وتی حەزەکەی خۆ بشۆ وتم قەی ناکە ئیتر زۆر بەزەیم بە خۆمە هاتەوە وتم خۆزگە دایکم قەبری لێرا بوو بچوومایە تێر بگریامایە خەریکە شێ دەبم بۆ مناڵەکانم نانی بۆ تێکردم و 5 دیناری سویسی یامێ و تۆزە دڵخۆشی دامەوە وتی بڕۆ منی زۆر خەفەتم خوارد ئەو ڕۆژە تا 3 ڕۆژ بەو 5 دینارە نانم خوارد لەفەی قاورمەم پێکڕی لەبەر مەکتەبێکە خەفەت مەخوارد ئەموو باوکم خێر لە خۆی نەبینێ نەیهێش بخوێنم یان بۆ دایکم مرد ئاخر وەکو دروست بووم بۆ کچی مامۆستایەک نەبووم ئیتر پارەم پێ نەما بوو 3-4 ڕۆژ بوو هەر لەسەر جادەکە ئەخەوتم برسی بووم هیلاک بووم شەوێکیان بوو بەتەقا وتیان شەڕی یەکێتی و پارتیە زۆر ترسام ڕام کرد لەسەر جادە گرتیانم بردیانم بۆ سجن 11 ڕۆژ لە سجن بووم ژنێک لەوێ بوو ناوی شین بوو زۆر پیر بوو دایمە گریام لە سژنەکەیە ڕەنگم زۆر خۆش بوو هەر لایەمە کرد بۆ مناڵەکان و بەسەر بێکەسی خۆما هەڵمەیە ئیتر ئەو ژنەشتی زۆری لێپرسیم وتی من بەردەیەم بە شەر تێبەی تەلام خۆ منیش خواخوام بوو وتی مناڵەکانت بۆ ئەهێنمە لای خۆت بەڵام ژنەکە بەڕاستی درۆی لەگەڵ کردم خۆی بەر بوو دوای 5 ڕۆژ منیشی بەریە پارەی ئەیامێ شتی بۆ کڕیم لە سجنەکە ئیتر دوایی بەریام کە بەر بووم خۆی و 2 کوڕ هاتبوون بە شوێنمە بردیانمە ماڵی خۆیان ماڵەکان لە دەرەوەی سلێمانی بوو گەڕەکێکی زۆر کۆن و ناخۆش بوو دوور بوو خانوەکەیان مسەلەح بوو بەڵام زۆر کۆن بوو پیس و ناخۆش مەبەستی لە یەکێ لە گەڕەکە دوورەکانی شاری سلێمانیە شین درۆی کرد شین وتی لە لای من بە پێکەوە ئیشەکەی پارەش ئەیەمێ دوایش مەحامید بۆ ئەگرم بۆ مناڵەکان لە پێشان نەمەزانی ئیشی چیەڵێت هەرەموت بەسەر چاو ڕۆژێک ژنێک هات زۆر جوان بوو جلی مۆدەی لەبەرا بوو لەگەڵ ساحێب ماڵەکە قسەی زۆر کرد هەر سەیری منیشیانە کرد و پێیەکەنین دوایی سیارەیەک هات 3 پیاویتیا بوو دابەزین و هات نەژوور منیش چوم ئاویان بۆ بەرم ژنەکە پێی وتم سینیەکە دانێ و بچۆرە ژوورەوە لەگەڵ یەکێک لەو پیاوانە منیش یەکسەر خەسوومم بیرکەوتەوە پێم وت بۆ تۆ ئیشی واکەی وتی ئەی چەند ڕۆژە پێ ناڵێم ئیشەکەین پێکەوە وتم آخر حرامە وتی تۆ وازانی ئەو هەموو پارەم تیا سەرف کردووی بە بەلاشە ئەگینایەم بەگرت بوو بە شەڕم یەکێ لە پیاوەکان ڕووی کردە ژنەکەی تر کە جلی مۆدەی لەبەر بوو وتی پارەش بدەیت و ئەمەش بێ منیش وتم خۆ ئیتر پیاوەکە بۆم هات ویستی شەقم تێ هەڵا فیژانم ژنەکان دەستیان گرت و منیان بەپاڵ کردە ژوورەوە وەڵام منیش وتم ئەگەر ئێستا دەرگاکە نەکەنەوە ئەیشکێنم حیاتانە بم وازم لێبێنن با بڕۆم شینی دەڵاو هاتە ژوورەوە بۆ موتی بێعەقڵ تۆ مەسلحەتی خۆ نازانی قابیلت چییە پارە وەرەگری تۆ شوێنە نییە تیا بخەوی کەس لێن ناپرسێ بشتی بۆ هەرکوێ فلیمە دەسووتێ هەموو خەڵگەی کار کچە دەوڵەمەنەکانیش تۆ زۆر کەری وازانی خەڵک بەنامکردن پارە پەیاکە
قابیلە چییە؟ 2 دقەی پێ ناچێ 50 دینارمان ئەداتێ. باشە کەرشێت بیرت چوو لە سجندا ڕزابووی ئەمە باشترە بیکەی یان لە سجن بین. وتم کوڕە خواتان لێ ئەم دنیاە بۆ وا پیس بووە ئەچمە لای هەر کەسە خەریکی پیاوە من شتی وا ناکەم بە ڕۆژووم خوا بەو سەرەوە ئاگادارە فێر بوو بووم دایم ڕەمەزانیش نەبووایە بە ڕۆژووە بووم هەم خێر بوو هەم نان نەبوو بیخۆم. وتی کەرەکەر جلەکانە داکەنەوە خۆ حازرکە بە ڕۆژ و بە نوێژی خۆت بکە و ڕۆژ و نوێژ حەقی چییە؟ بە قسەم کە زەرەر ناکەی تۆ لە ڕۆژێکا 200 دینار پەیدا دەکەی باشتر نییە مناڵەکانیشە بە باشترین شێوە بەخێوەکەی. من زۆرە لێ ناکەم ئەگەر حەز ناکەی کەیفی خۆتە بەڵام هەر ئێستا بڕۆ لە شڕەکانی خۆت لەبەر کەرەوە و بەڵکو بگرن. ئێستا قانونە هەرکەس لەسەر جادەخە و دەیگرن. منیش ئەوەنە ڕەزالەتم لە سجن و سەر جادە بینی بوو زۆر ترسام. وتیشی کەفالەتەکە و هەڵەوە شێرمەوە. منیش وزانم هیچم نازانی وام زانی ڕاستەکە ئیتر زۆری لەگەڵ وت و ترسانی لەلایەکی کەش بیرم لای مناڵەکانم بوو بۆ ماوەی 2 دقە بێدەنگ بوو. ئینجا وتی ناچار وتم باشە هەر کەوتم باشە کاکە گیان هەرسێکیان هاتنە ژوور یەک لە بەردەمی یەکترا سێکسیان لەگەڵا ئەکردم هەرە دوور جەژنەکەیە و چەرخ و فەلەقم پێیەکەن یەکێ داوەزی یەکێ سەرەکە و ئیتر منیش گریام قیژانم وتم بەسە خۆ ئێوە بە شەرن بۆ ویژدانتان نییە مردم باوەڕکە هەموو گیان مێشە خەریک بوو لە تاو ئازارە مردم. ئیتر ڕۆژی دوان سیان چوار ئەهاتن تا ماوەیەک دوای دە ڕۆژێک شینی دەڵاڵ دووکشی تری هێنا ئەوانە لە من نەکبەتتر بوون هەرە گریان یەکێکیانەوە مناڵ بوو هێشتا بە باشی سڵی نەکردبوو اینجا زۆرە گریا ناوی سین بوو ئەیوت میم خان پیاوەکان گازی قایم لە بۆشاییم دەگرن و شتی ناشرینم پێەکەن. من لەو نەکبەتتر بووم وەکو ئەوەیە شەل بچێ بەلای کوێرەوە خۆم حاڵم کەم شڕە گوێ لە خەمی ئەویش بگرم. بەعزێ جار شەوان هەرسێکمانە گریاین من گۆرانی مەوت لەیلایەمە کرد بۆ مناڵەکانم ئەوانیش تێرە گریان. ڕۆژی 100 جارەموت شین خان کەی خەریکی معاملەی مناڵەکان مەبی ئەومە کرد بوو مامەزانی ڕئیسی مەحکەمەیە ئەو نەی ئەزانی ناوی خۆشی بنووسێ هەرەی ور ڕاوەستا خۆنەوەستاوم تۆ وازانی هیچ ئیشمنی هەر خەریکی هی تۆ بم هەنێ جاریش کەری ئەکردم 2-3 وەرەقەی پیشان ئەدام ئەیود ئەوەتانێ خەریکم بۆ تەواوەکەم منیش هەر بەو خەوە خۆشەوە خەوتم لە خەیاڵی خۆماجلی جوان و خواردنی خۆش و بووکی جوانم بۆ کڕین کەر بووم تمەسشینی دەڵاڵ درۆوەکە وەرەقەی مناڵی چی و تەڕەماشی چی هەمووی وەرەقەی کەفالەت بوو ئیشی ئەو هەر ئەوە بوو ئەچوو لە سجن مشتەری ئەدۆزیەوە 2-3 کەس هاتوچۆیانە کرد کە من پێشتر لە سجنەکە ئەم بینین نازانم پۆلیس بوون یان زابط من لەو شتانە نازانم بەڵام بەجلی ئەسکەریەوە ئەهاتن و سەرشانیان نەجمەی پێوە بوو 2-3 دانشیان لە پۆلیسەکان بۆ 2 کەسەی تریان ئەوت گەورم دیار بوو گەورە و شتی وا بوو 2 سیارە هاتن اینجا ڕۆژێکیان هاتن زۆریان میوە و شفتە و نوقوڵ هێنابوو فائێکێکی ترە لە سەرۆکباندەکان پێیەکە نیو ئەیوت وەرن بیخۆن خوا ناردی پۆلیسەکان لە خەڵکیان گرتبوو چووبن بۆ مواجهەی کەسوکاریان پرسیار چۆن نەزانی خۆیان باسییانە کرد منی ژەموت حرامە کە چیان و چەند کەری هەر بزانە درێژ عەقڵی لە ئەژنۆیەتی ئاخر کەرە درێژ تۆ بە جوملە سێکسەکەی حرام نییە ئێستا ئەمە خۆی حرامە دیسان وەستا و گریا 4 خولەک پرسیار سبەینێ قسەکانمان تاوە بکەین ناخۆم دڵم پڕە بەعەکسەوە زۆر حەزەکەم یەکێ گوێم بۆ بگرێ و دوایی بیکا بە کتێب بەخوا خۆم زۆر خوێنەواریەکەم باش نییە ئەوەشی ئەمزانی بیرم چۆتەوە ئەگینا هەموو ژیانی خۆم مەنووسی و ئەم کرد بە کتێب لەسەر خۆما بەزەیم بەو کچایەتەوە کە لەوێ بوو ڕۆژێکیان زۆر ڕشایەوە بەیانیان هێڵنجیە دیار بوو فا زۆر شارەزا بوو یەکسەر وتی قوڕە بەسەر سکر هەیە پاڵی خست و دەستی خستە سەر سکی ئەویش زۆرە ترسا خەڵکی هەڵەبجە بوو ڕای کردبوو لە دەستماڵی باوکی زۆر خراپ بوو ویستبووی بیدا بەشوو بە ئیسلامیەکان سەرە ڕای ئەوەی سکی هەبوو کە چیفە قیژانی بەسەریا وتی بەدڕەوشت بانە هێشتا سکر ببێ من ناڵێم بە پیاوەکان بڵێن باسکمان نەبێ یان حەب خۆن زەهریکەن ئەی من ئەو هەموو حەبە بۆ کڕم بۆ جوانی ئێوە جاری وا هەیە 2 سەعات سێکسەکەن بێشەرەفی بێ ئابڕوو ئێستا بێ 500 دینارە تا سەرف بکەم وەکو زۆرە پەیدا کردبێ کچەکەش جوابی دایەوە وەڵا شین بۆی چوو بەلەقای کێشا بە پشتیا ئێمەش گرتمان بەس فایدەی نەبوو ئەیوت با لەباری بچێ ئیتر کچەی کوشت
پاش 2 ڕۆژ نازانم کێ بە شینی وت بوو بەپەلە هاتە ماڵەوە و بانگی هائی کرد و وتی وەرە. پرسیار ها کێیە؟ ئەو کچە هەڵەرجەیە بوو کەسکی هەبوو، پێی وت وەرە بچۆ حەمامەکە، ئەم پەڕە هەڵگرە، پەڕی قەل بوو، شتێکی تیژ بەسەر لقەکەیەوە بوو. کچەکەش زۆر ترسا وتی ناوێرم. شین وتی با نەکوژم. پچۆ دەی خێراکە با لەبارێت چێ؟ ئەی چی لێەکەی؟ خۆت شوێنە زۆرە لێ بخەوی، من سکر هەبێ دەردەکەم. پرسیار چۆن زانی سکی هەیە؟ خۆی مامان بوو؟ نەوەڵڵا. بەڵام دوایەوەی دەستی لە سکیدا و زۆر لێی تووڕە بوو بردی بۆ فەحسی میس کە هاتەوە هەر ئەیقیژان بەسەریا. ئیتر کچەکەش چووە حەمامەکە و ئەیقیژان ئەگریا. من لە ترسا خەریک بوو سوێمە بووە و زیاتر لە نیم سەعات هەر لەم دوو دەرگاکەوە پێیەوت بیبە بۆ گیانە زیاتر. ئەویش ئەیقیژانەیوت ناچێ مردم کاکە گیانم هاتە دەرەوە. فرمێسک و لیک و ئارەق و خوێن تێکەڵ بوو. ئیتر بورایەوە. ئەو ژنە زاڵما نەهات بەلایەوە، هەرەیوت دەی زۆر جوانی مەکریش بکەی بەخوا دەردەکەم، من تاقەتی شتی وام نییە. دوای مانگێ ڕۆژێکیان پیاوێک بە تەکسی هات، تۆزێ لە بەردەمی ئێمە دەستی خستە سەر سنگی شین و چوونە ژوورەوە. دوایی بەها ئیوت سەرکەوە بردیان. پاش 2-3 سەعات هاتنەوە. ئینجا شین کە دەڕۆشت دەرگاکانی لەسەر دادەخستین، ئەیزانی ڕادەکەین کە هێنانەوە. شین و پیاوەکە چوو بوو نەژێر باڵی، هەموو گیانی خوێن بوو، دەموچاو و سەر و قژی شێوا بوو. باوەڕ بکە ناو چنگی هەر قژ بوو، تمەز لە باریان بردبوو. ئەویش لە تاو ئازار قژی خۆی زۆر ڕاکێشا بوو. سۆندەیەکی باریک لە ناو گیانیا بوو، کالای ئەژنۆی شۆڕ بوو بووەوە، قسەی بۆ نەدەکرا. ئێمە خەریکی ئەو بووین. ئەو کچە داماوەی تر کە دەڵێم منداڵ بوو، ڕەنگی زەرد بوو نێزانی چی بکە. بازێ جار وازانم ئەو شتانە خەون بوون. باوەڕ بکە ئێستا بەس بیرم دەکەونەوە هەموو گیانم و چڕکەی پیادێ. کاکە گیانم زۆر ترسام لەوەوە. اینجا شینی دەڵاڵەیوت بە پیاوەکە پارە نادەم. ئەوی ژەیوت تۆ ماچێک بەبێ پارە دەی تا من ئەو هەموو هاتو چۆیە بێ پارە بکەم. پاش 3-4 ڕۆژ زۆر خەفەت مەخوار. ئیتر زانیم شینی دەڵاڵ فێڵمان لێکات و زۆر خراپیشە لەگەڵمانە. زانیم گەرمنیش سکم ببێ چیم بەسەردێنێ. ها بۆی باس کردبووم چیان لێ کردووە. اینجا لە ڕۆژێکا 10 کەسی بۆ ها ئەهێنا. ئەیوت 500 دینارم بۆ سەرف کردوین. پرسیار چەنی وەرئەگرت و چەنی ئەدا بە ئێوە؟ کیژانی کوڕە چەنی چی؟ هەمووی بۆ خۆی هەڵەگرت. پیاومەویست بڵێ پارە. ئەیوت دەتان خەمەوە سجن. ئەوە نیە لێرا خەون و نانەخۆن. خۆشی بەعزێ جار سابوون یان شامپۆیان لیباسی بۆ بکڕین، بەڵام زیاتر سوورا و حەبی منە لە قاپێکە هەمووی بە تێکەڵی بۆ دائەنای. فلیمی سێکسی زۆرە هێنا. شەوان لێ ئەیاوەیوت فێر بن، ئەوانە کچن. ڕۆژێکیان داوای فلیمی هندی و تەمسیلی کوردیمان کرد، وەڵا بۆی هێناین. ئێمەش ئەوەنگە کەر بووین. شەو و ڕۆژ کارەبا هەبووە، یەکسەر سەیری ئەوەمانە کرد. کارەبای مۆلیدەی ڕاکێشا بوو. وەڵا شەوێکیان هەمووی لەدا خاشکان. وتی ئێوەم هێناوە سەیری فلیمی هندی بکەن پێکەنی. ڕۆژێکیان پیاوێک هات. شینی دەڵاڵ بە منی و هەستا. منیشتم ڕاوەستا با تەواو بێ. ئەشگریان بە دیار فلیمەکەوە. ئەوەنە کەر بووم. وەڵا هات بە قژ بەرزی کردمەوە وتی بێ ئەخلاق کەی وەختی ئەوەیە. لە ژووری شەو هەر بیرم لای فلیمەکە بوو. ئیتر تاوای لێ هات شکانی. پرسیار بۆ؟ شەو بوو زۆر درەنگیش نەبوو. دوای نانی ئێوارە بوو. سەیری فلیمی هندیمانە کرد. ئەشگریان هەرسێکمان زۆر پێکەنی. کوڕە ئێمەش چەند کەر بووین. شینی دەڵاڵ وەکو مەعمەل بەس پارەیە ویست. ئێمەش سەیری فلیممانە کرد. 2 پیاو هاتن. شینی دەڵاڵتی هەستن یەکێکتان بچنە ژوورەوە. هەرەمان و ڕاوەستە با بزانین فلیمەکە چیە بێ. کاکە هەروتی دەی خێراکەن ئەو پیاوە پەلەیەتی. ئێمەش مێژ میوانمان نەبوو. وەڵا شین بۆ نەیقیژان. ڤیدیۆ و فلیم و دار و بەرگیشکان. اینجا بە قش سینی ناردە لای یەکێکیان. منیش یەکێ کە چوومە لای کوڕەکە پێی سەیر بوو. وتیەوە چی بوو ئەو قیژە؟ وتم ئەوە لەسەر ئەوە بوو. دەخێراکە وەکو نەهێش فلیمەکەش ببینین. اینجا دوای تۆ تێ هەڵانیژە خۆین. جەناب بەم ئێوارەیە بۆ هاتی. ئیتر کوڕەکە زۆر پێکەنی. وتی تۆ عەقڵت تەواوە؟ وتم خۆ شێت نیم. شێتیش بەم مهم ئەوەیە ئافرەتن. ئێوەش سێکستانەوێت. پیاوێکی گەنج بوو. وتی ئێوە هەمووتان خەریکی ئەوەن؟ وتم ئەرە وەڵڵا. وتی باشە بۆ کاسبی ناکەن. مانگی چەند کرێدەن؟ وتم وەڵڵەه نازانم. شینی دەڵاڵ کرێیە. وتی بۆ ئێوە کرێ نادەن؟ وتم نا. وتی تۆ چی شینی دەڵاڵی؟ وتم هیچ. وتی ئەو وتوێتی ئەمانە کرێشین لەلام وە خەریکی شتیوان بەو شتانە کرێ ئەدەن بە من. وتم دەک خوا ڕووی ڕەشکە. وەڵا کاکە گیان لێرە ئێمە سژنین. ئیتر بۆم باس کرد. شینی دەڵاڵی ژێکێشا بە دەرگاکە و ئەیوت خێراکەن لەبەر دراوسەکان بڕۆن.
وەڵا کوڕەکە پێی وتم دادەگیان ڕاکەن درۆکە ئەو ناتوانێت سجنتان بکە. خۆشم زۆر بێزار بووم ئەشمزانی بەیانەکەی شینی دەڵاو داخی شتەکانی شکاندوێتی پێمانە ڕێژێ. بەیانی زوو خۆم گەیانە حاڵەتی جاو دەستم گر بە سکمەوە. کوڕەکە فێری کردم وەڵا ئەم کیژان ئایسکم شینی دەڵاو ترساری خۆڵە کوێرەم بێ. تاکسی هێنا و بردنی بۆ خەستەخانە. لەوێش هەرەموت ئاخسکم تون دەستم پێوە گرتبوو. باوەڕ بکە لە پێش شابەدرۆ واموت. نازانم بۆچی بوو بەڕاست. سکم یا بوویە ئازار لە خەستەخانەکە. خۆشم پێکەنین مەهات. وەڵاوتم ئەچم میز دەکەم. بە ناوی میز و ڕشانەوە ڕام کرد. خۆم لێون کرد. بەڕاکردن چوومە سەر جادە و دەستم لە تەکسی ڕاگرت. وتم بم بە بۆ بەر مزگەوتی گەورە. هیچیشم پێ نەبوو. یەک فلس. خوایە چی بکەم سایقەکەش لێمە ترسا. سەر و قژم هەڵچوو بوو. شەوان تێر یاریمان بە سووراوە کرد لەگەڵ دوو کچەکەی تر. چاوم ڕەژ دەمم سووراوی سوور بڵاو بوو بووەوە. زۆریش خۆم کردبوو بە نەخۆش. وەڵا گەشتین. من بەس شارەزای ئەوێ بووم و هیچی تر. زوو سەیرێکیەکردم و ئۆی ئەزانی شێتم. وتی ئێرە باشە؟ وتم زۆر دام بەزێنا. وتی پارەکە؟ وتم وەڵا پێم نییە ڕام کردووە. ژنێک خەریک بوو فێڵم لێ بکە ڕام کرد. وتی درۆ دەلەسە بۆ من مەکە دەی بێ ئەخلاق دابەزە. پارەکەم بەرێ و بڕۆ دابەزە لاڵێ شەیتانی. وتم وەڵاهی کاکە گیان درۆ ناکەم. ویستم باسی خۆمی بۆ بکەم. وتی دابەزە. یەک هۆقەتفی تێکردم. کوڕە من خواخوام بوو ڕزگارم بوو. تف چییە؟ بەپەلە دابەزیم و چوون بۆ مزگەوتی گەورە دەموچاوم بشۆم. دووسێ مەلایکەر هاواریان کرد دەرەوە. وتم دەموچاومە شۆم. وتیان یەڵڵا بەرەڵڵا. خۆت دیوە خوازانێت چ بەرەڵڵایەکە دەرەوە بێ ئەخلاقی بێشەرم. مەلای بێ ئەخلاق ئەوە قسەیان بوو. مزگەوتی چی و خوای چی. ناچار ڕۆشتم بە کۆڵانەکانە. لە دەرگای ماڵێکمدا وتم تۆزێ دەست و دەموچاومە شۆم. تۆزێ خۆم چاکرد و ژنەکە وتی ڕۆڵێکیان بۆ وا لە کۆڵانی. گریام و وتم تخوا لێم گەڕێ برینم مەکولێنەرەوە. وتی دانیشە نانە بۆ تیەکەم. تم بۆنی پەڵپینەیە. وتی وەڵا لەسەر ئاگرەوە کوڵێ دانیشە بۆ تیەکەم. منیش بۆم باس کرد چیم بەسەر هاتووە. وتی ڕۆڵێکیان کە دایک مرد ئەولادیش بمرێ باشترە. نانم خوارد و ڕۆشتم. ئیتر لەسەر جادە و کۆڵان خەوتم. ڕۆژێ دوان سیان سواڵم کرد. ئەچوم بە ماڵانمەوە نانتان بۆ بکەم ئیشتان بۆ بکەم فایدەی نەبوو. زۆرم ناخۆشی بینی. باوکم خێرنەیەتە ڕێگەی. چاری پیاوم ناوێ. پیاو هەر خەریکی سێکسن. کەسیان ڕاز ناکەن. بەخوا ئەوەنەیان درۆ لەگەڵ کردووم باوەڕم بە کەس نەماوە. پرسیار چەندێک دوای ماڵی شین لەسەر جادە بووی؟ زۆر. ڕۆژێکیان ئیشم دەستکە و لای دکتۆرێک وەک فەڕاش لە عیادەکەی زۆر دڵم خۆش بوو. بەس بۆم باز نەکرد کە شوێنم نییە لێی بخەوم. چاوەڕێمە کرد تا هەموو ئەڕۆشتن. ئینجا بۆ خۆم لەبەر دەرگای عیادەکەیە ئەخەوتم. سێ-چوار شەو ئاوا بەردەوام بووم. من چوزانم شەوان سەرخۆش و شتیوە. خەڵکی تر کوڕ و پیا و جێگەی خەویان نییە و شەوان پیاوانیشان لەسەر جادە ئەخەون. وەڵا شەوێکیان لە شیرین خەوا بووم عیادەکە لەسەرەوە بوو خەوت بووم. دوو پیاوی سەرخۆش کەوت نەگیانم. وەگەنی سوڵگی تۆپیویان لێ ئەهات. منیش کەیژانم ئەوانیش پەلاماریان ئەدام. وەڵا دوو حەرەسی سەر جادەکە بە سیلاحەوە هاتن. پیاوەکانیان ڕاونا. منیشیان دەرکرد. زۆر گریام. یەکێکیان وتی وازی لێ بێنە. ئەوی تریان هەر تفی لێکردنەوەیوە ڕووی کەس و کارە ڕەش بێ بەرەڵای سەرجادەیان کردووی. بۆیە کچ هەروی کوژن باشە. بەخوا کچ بەس بۆ مردن باشە. ئافرەت سەگ بێ و بێ ئەخلاق نەبێ. ئەوی تریان وتی وازی لێ بێنە. ئیتر من نەمزانی بەیانی بە دکتۆرەکەیان وتبوو کە دکتۆرەکە هات بانگی کرد و 30 دیناریامێ وتی بڕۆ کەسم نابێ. پرسیار دوای چەند خۆت دەستت کرد بەم کارە؟ دوای مانگێ تەقریبا. چونکە نە شوێن هەبوو لێ بخەوم نەماڵێ. ئەچوومە مزگەوتی گەورە دەریانە کردم. ئیتر ناچار خۆم بە خەڵکم ئەوت یان خەڵک سایق تەکسی و فیتەر و سایق پاس و ئەمانە پیانەوتم. منیش ئەموت باشە. ئەیان بردم بۆ جادەی شەستێکە یان پێش ڕاپەڕین. 10 دیناریان ئەدامێ. بازێک کەس 20 بۆ 30 دیناری سویسری. ئیتر منیش تێرنانم لێ ئەخوار. جل مەکڕی و هەندێک جار شت مەکڕی و ئەمبەر بۆ مناڵەکانم. ئەچوومە ماڵێکی دراوسێمان. شتەکانم دا ئەنا ئەیاندا بە مناڵەکانم. بەڵام ڕۆژێکیان خەسوومی لێبوو. خوا ئەزانێت چۆن ڕام کرد. ئەویش 1000 جنێوی پێدام. ئیتر تا ئێستا خۆم لەسەر جادە ئەخەوم و پارە پیا ئەکەم. جارێکیشیان چوون بۆ ئێران. لەوێ بووم بە فلیم. لە یەکەم سیارەوە کە سواری بووم تا کاران 100 کەس سێکسی لەگەڵا کردم. کەسیش پارەی نەئەیە. وایان نەزانی جێبی کەلارم. هەر لە بۆشایی سوارە بووم. ئیتر گەڕامەوە لە پێنجوین گیرام.
هەتا هێنانیانەوە بۆ سلێمانی 4 پۆلیس ئەم ئەیام بەو ئەو ئەیام بەم بە حسابە بهێنن بۆ سژن تا گەشتین. ئیتر کەسیان نەما سێکسم لەگەڵا بکە. بەریاندا منیش لە داخی خوا و باوکم و پیا و براکانم و هەموو کەس و کار ئەبێ هەر لەش فرۆشی کەم دەستەکا بە کفرکردن. گەر خوا هەبوایە حەقی منیەسەن. پرسیار ئەم جارە چۆن گیرای؟ شوێن نەبوو لێ بخۆم لە باخی گشتیە خەوتم. کوڕێکم ناسی وتی وەرە بەمە مەکتەبێ خاڵم فەڕاشە لەوێ توێتی بابێ لەوێ بخەوێ. تمەس خاڵیشی لەو خەتە ئیشەکە دەڵاڵە. منیش خواخوام بوو شوێنێ بدۆزمەوە لێ بخەوم. من ڕاستە لەش فرۆشم بەڵام حەز ناکەم ڕۆژی لەگەڵ 100 کەس بەشی نانەکەم و بەسە. زۆر ڕقم لەشەوە باشە و هیچ نەبێ ئیسراحەت بکەم. ئەو پیاوەکەرە شەوی 3 جار سێکسی لەگەڵا کردم. 3 کەسیشی بۆ ئەهێنام. بشم و تا ناتوانم ئەیود لەسەر جادە پۆلیس ئەگرن. ڕاستی شێکرد پۆلیس بە شەو لەسەر جادە ژنیانەگەر خۆیان تا دایان بمە مەرکەزەکە تێر سێکسیان لەگەڵا کردم. ئەوانەی مەرکەزەکەش تێر سێکسیان لەگەڵا کردم. اینجا 3-4 مانگ لە سجن دادەڕزی. یەک پۆلیس جگەرەیە کە ناداتێبێ ئەوەی سێکس لەگەڵ مەکە. من باوەڕ ناکەم پیاو هەبێ بێ سێکس جوابت بداتەوە. بمری بڵێ جامێ ئاو دەڵێن بە شەرتی سێکس. شەوێکیان 2 کەسیان بۆ هێنابووم منی زۆر تووڕە بووم. وتم گوتان خوارد من بە ڕۆژوو بووم دایم حەزمە کرد بە ڕۆژوو بم. دەموت بەشکم خوا ڕەحمەم پێ بکە لە گوناحم خۆش بێ. ئێستا لە داخانە نوێژەکەم نەڕۆژوو کفریژەکەم تا ڕزگارمە بێ. من بە ڕۆژ بەیانیان سعات 5 حرەسەکە دەری دەکردم ئەیود ئێستا حرەسی تریە بڕۆ. شەویش سعات 7 ئەچوومەوە مەکتەبەکە بە ڕۆژ بە ڕۆژوو دەبووم و ئەو کاتە ڕەمەزانیش بوو. بەڕاستی وتم شتیوا ناکەم تۆبەم کردووە. ئەو شەوە شەوی لەیلەتول قەدر بوو حەزم نەکرد شتیوا بکەم. تمەس پاسەوانەکانی یەکێک لە ماڵە بەرپرسەکانی شارەکە ماوەیە کە دەبینن من لەو مەکتەبە خەوم و پیاوانیش دێن. شکاتیان کردبوو لای ئاسایش وەڵا کاتێکم زانی هاتن گرتمیان. پیاوەکان وەک بەرزەکی بانان بۆی دەرچوون. منیش کەس نییە بێ بە کەفیلم تا ئێستاوا لێرە شێ دەبم. پرسیار بەربی شتیواکەی کوڕە گیانم هەلا بوو بەس وەڵاهی شوێنێک هەبێ بژیم بۆوە ئەکەم. هەر کەس بخەنە جێگەی من با گەورەترین محتەرەمترین ژنیش بێت واناکە. من نەخێرم لە دایکم بینی نە لە باوک نە لە مێر نە لە برا چۆن شێر نابم. من وعدت ئەیەمێ بمبەرە شوێنێ بژیم بزانە شتیواکەم. پرسیار جگە لە شین و فا نەچوویتە ماڵی هیچ دەڵاڵێکی تر؟ با 5 کەس زیاتر لە ماڵی یەکێ بووین. 10 ڕۆژ لەوێ بووم بە پەلە ڕام کرد. ماڵێ بوو لە کانی کووردا تەکسیەک برنی تی ماڵێک هەیە بۆ تۆ زۆر باشن. سەیرم کرد وەکو شین دەڵاڵە. ڕۆژی 10 پیاوی بۆ ئەهێنام. باوەڕ کە بەو 10 ڕۆژە زیاتر لە 100 پیاوی بۆ هێنام. نەمتوانی خۆم بشۆم ئەمود میزمیە ئەیوە ڕاوەستا. اینجا پەڕۆی کۆن هی بەرگە دۆشەکی ئەدڕی و ئەیوت هەڵی گرن کاتێکە سووری مانگانەتان هەبوو. ئەو ئەشی بردم بۆ ماڵان. ڕۆژی 100 جارەیوت سوراو بکە سپیاو بکە گیانە پاکەرەوە. پرسیار چەند کەس بوون لەو ماڵە؟ 5 کچی تری لێبوو بەس نازانم کچ بوون یاژن. ئیتر ڕام کرد وتم من تەحەموول ناکەم خۆم لەسەر جادە ڕۆژی جارێ دوان ئیتر بۆ چیمە بەشی نان و حەمام پەیا ئەکەم. بەسە ئەوان زۆر تەماعکارن زۆریش دەوڵەمەندن و مەسئولی زۆر دێن بۆ ماڵەکانیان. پرسیار گەر تۆ خانووت هەبێ بیر ناکەیتەوە ئیشە بکەی وەک سەرۆکبان؟ نەوەڵڵا قەت وا ناکەم. بازێ جار لە خەیاڵی خۆما ئەڵێم خانووم هەبێ ئەچم چی کچینەک بەتەیە لە ماڵانە کۆیانەکەمەوە و لای خۆم دایان پارێزم. پرسیار کچەکانی تر لەو ماڵانە شتی زۆر ناخۆشیان باز نەئەکرد؟ با چۆن ئەیانود وەک مەعمەل ئەبێ هەر پارە پەیا بکەین بە زۆر حەبی منە ئەبێ بخۆی. کاتی خۆشن و ئیسراحەتت نییە. نابێ خۆ بچی بۆ بازار نابێ لەگەڵ هیچ پیاوێ قسە بکەیت نابێ بڵێ بە زۆر پێمەکەن نابێ سکر هەبێ نابێ بێڵی پیاوەکان بزانن عادەی بۆت نییە مناقەشە بکەی بڵێ نا ئەبێ هەر کەوتی بڕۆژوور بچی وتی جلەکانێداکەنا ئەبێ دایکەنین یان باوەجوو لە ماڵی دەڵاڵەکان فریای ناکەوی جلەکانمان لەبەر بکەین. سپاس خوا حافیز. جا باشە تۆ چیم بۆ وەکو؟
چاوپێکەوتنی دووەم. پرسیار: بەڕای تۆ ئەو کەسانە زیاتر کێن کە کڕیارن؟ وەڵا زۆر کەس خەریکە، بەڵام زیاتر پیاوە مستەقەفەکان. پرسیار: چۆن نەزانی مستەقەفن ڕۆشنبیرن؟ دیارە هەمویان بەجلەکانیانە، سارە قسەکانیان یان زیاتر مستەقەفن و مەسئولن. پرسیار: چوزانی مەسئولن؟ بەرپرسن: 2-3 سارە حیمایە بە شوێنیانەون؟ چۆن نازانم، خۆ ئەوەش کەر نین، یان تۆش بە شێت مەزانین. اینجا دەڵاڵەکان دایم دەیانوت ئەمڕۆ فلانە مەسئول دێ، دەبێ باش ڕازی بکەن. یەکێ ئەهات حاکم بوو، چونکە فا ئەیوت کاک حاکم، ئەویش دەڵاڵ بوو. اینجا کەم کاسب هارە هات، وەک فیتەر و سایق و زیاتر مۆزەف بوون، یان پۆلیس و ئاسایش بوون. پرسیار: باشە زیاتر چیان دەویست؟ یان فەرق هەبوو لە نێوان مەسئول و خەڵکی تر یان عەشایر؟ ئەی چۆن دایم مەسئولەکان حەزیانە کرد لە ماڵی فا کچە مناڵەکان بەرنەژوورەوە، دەشیانوت کچی مناڵمان بۆ بێنە، یان لە ماڵی دەڵاڵەکانی تریش. بەڵام کاسبکارەکان ئەیانوت بەس فی و قەڵەو بێ، دەستیان لێ ئەیە، وایە نەزانی مانگا کڕن. بەس نازانم مستەقەفەکان نازانم چیانەوت. پرسیار: باشە جاران لە ساڵی 93-94 هەروەکو ئێستا بوو لە شفرۆشی؟ نەوەڵڵا، ئەوسا کەمتر خەڵگەی کرد. ئەوسا لە ماڵی شین بووم، ڕۆژی 10 پیاو ئەهاتن. ئێستا بچۆ بۆ ماڵی دەڵاڵەکان ڕۆژی 50 پیاویان. ئێستا دەوڵەمەنیشن، جاران وانە بوو. اینجا جاران مەگەر یەکێ وەک من خوا قوڕی بایە بەسەریا. بەس ئێستا مۆدەیەتی، ئیشەڵا با ئەمریکا عێراق بگرێ، ئەوسا کەسیش ناگرن لەسەری. پرسیار: حەزەکەی ئەمریکا بیگرێ؟ زۆر، بەشک و پشم بۆ ئەمریکا. اینجا لای ئەوان ئەمە حکم و شتی وای لەسەر نییە. پرسیار: سوزانی من وا 11-12 ساڵە لەسەر جادەم، ڕۆژی لەگەڵ 20 کەسیش بم، ئەوە بۆ خۆم فێری شتێ دەبم. پرسیار: جاران پارەیان زۆرتر ئەدایان ئێستا؟ ئێستا، چونکە یەک جار سێکس بە 100 یان 150 دینارە بە پارەی سویسری. بۆ شەو بڕۆین ئەوە زۆرترمان ئەیەنێ. من پارە زۆر ناکەم، بەس هیتر. پرسیار: بۆچی تۆ ئێستا پارەی زۆر ناکەی؟ ئەی ئەوەندە ئەم دەست و ئەو دەستم کردووە، نرخەکەم شکاوە، بە تایبەتی ئارەزووی جەستەی من ناکەن، خۆی پێکەنی. پرسیار: زیاتر کێیان بەدڵە؟ کچی گەنج و شتیوە؟ پرسیار: خۆ تۆ پیر نیت؟ ئێرۆڵە ناڵێم، لەشم تێک چووە، گەر شتی تریان بۆ بکەم ئەیانەوێت و پارە زۆرەدەن. پرسیار: ڕازیت شتی تریان بۆ بکەیت؟ وەک خۆی دەیوت. ئەیجا چییە کە من شتێکم دۆڕان هەمووشی بدۆڕێنم هەر هەمان شتە؟ پرسیار: لەو کاتانەدا ئازار زۆرە؟ ئەی چۆن، لە پێشا زۆر ئازارم هەبوو، بەس ئێستا بە خەیاڵمان نایە، سیواییم هاتۆتەوە. پرسیار: بەس ئێوەی ئێستا ئەیکەی خراپ نییە؟ بۆ خراپە؟ ئەوە کە گیرام کەرێک برمی بۆ فەحەست، ئەوەنە کەر بوو، دوای فەحسەکەوتی عیبی نییە. لە دڵی خۆماوتم 10 ڕوو ڕەش بێ، من ئەڵێم 100 تۆڵێ 1000 کەسی دیوە، تازە ئاڵە عیبی نییە. ئەترسم لەو دنیا ژوەک ئەمان فەحسم بکەن. شتەکانە گەروابێ یعنی شەق ناخۆم، بەخوا من ئەوەنەم لیان خواردۆ بڕوا ناکەم لەو دنیا لیان بخۆم. پرسیار: بۆ ئەومە کفرەکەی؟ لە داخی باوکم ناژمرێ بچم تێر کفیتێکم، هەر لە ماڵەوەشە شەو و ڕۆژ خەریکی سێکسە، ئەو ژنە داماوەی کوشتووە، ئەویش هیچ نازانێ. پرسیار: کڕیار زیاتر گەنجن یان پیر؟ جاران گەنج زۆر نەئەهات، ئێستا یەن و زیاتر مەسئولەکانن. پرسیار: داواکارەکان هەرچێکیان بێ بۆیانەکەن گویان خوارد، هیوا هەیە ساڵێکە گەڕ بووە خۆی نەشتووە. پرسیار: ئەی چۆن ڕازیانەکەن؟ ئەزانی چی لە ماڵی دەڵاڵەکان ناتوانین بە هیچ شتێ بڵێینە، هەرچێکیان داوا کرد ئەبێ ڕازی بین، بەس کە خۆمان بینوانە. پرسیار: گەنجەکان زیاتر ئەزێتیان ئەدانیان پیرەکان، پیرە سەگ بابەکان؟ بەس ئەوە بوو شتیان زۆر ناویست، هەر سێکسەکە بکەن و بڕۆن، بەس نازانین بیکەن. ئێستا کەرەکەی باوکی من چیە زانێ؟ ئەوانی ژوە، خۆ بۆ نییە مەسئولنی مستەقەفن. پرسیار: شتێکی خۆشم بۆ باسکە لە ژیانە، بەخوا بە من ئەڵێن شێت، بەس تۆ شێتی. پرسیار: بۆ؟ من 2 ڕۆژە حەقایەتی مێشە بووە کەمیان کەر بووی، تۆش لێم بووی بەو ڕێکخراوەی باسمان کرد. من 10 ساڵە پیاوی جۆرا و جۆرە بینم، بە شەو و بە ڕۆژ، نازانم مناڵەکانم کوان. ئەوە باوکمە، ئەوە مێردەکەم بوو، دایکیشم قەبری لە ئێرانە. ئیتر ڕۆژی خۆشی چی؟ دادەگیان بەخوا بزانم تۆشم تێگیا بەخۆمەوە نییە؟ پرسیار: باشە ڕۆژێک کە لە هەمووی ناخۆشتر بوو بێت، کە کچەکەم داوای جپسی کرد و
مێردەکەم بەو شێوەی سەرەوە جوابی دایەوە. ئەم جارەیان زۆر گریا، نزیکەی 10 خولەک گریا. پرسیار: بەربی بە تەمای چی؟ لەگەڵ ئەو کوڕەیە ئەڕۆم، وعدی پیاوم چین بۆ تورکیا. پرسیار: ئەو نێربازە تۆ چۆن بڕوای پێیەکەی؟ جاخۆ من لەو شەریفتر نیم، ڕەنگە ئەو بەقەدەر من سێکسی لەگەڵ نەکرابێ. ئەی چی بکەم، هەر لەسەر جادە بم؟ تۆ نەژیاوی لەسەر جادە، بەخوا شەوی زستان لەسەر مانە لەبەر چایخانەکانە تا بەیانی گریاوم، دەستم لەسەرما سڕە بوو، یەخوا باوکم ببینم 20 ساڵ پیسی بکاتە ژێر خۆی. پرسیار: زۆرت ڕق لە باوکتە؟ بەس بمتوانیا بە زۆر یەک پیاوی بۆ بەرم بڵێم ئادەی تەعەدای لێ بکە، ئینجا بمزانیایە چیەکە. ئەوە گەر باوک بوایە من بۆ تووشی ئەم بەزماوە بووم. بەخوا هەر ڕۆژێکم مابێ ئەبێ فیشەکێکی پێوەنێم، ئینجا چمەڵێم کوشتم. پرسیار: یەکێ وەک تۆ نەبوایە چۆن بەڵاڵەکان دەستیانەکەوت؟ زۆرترە چون بۆ ساڵۆنەکان یان لە حەفلە هەڵیانە خەڵەتانن. من دایم کە ئاهاتن ئەمود ئێوە بۆ ئەو نەکەرن، مادام ماڵتان هەیە یان مێرتان هەیە بۆوە ئەکەن. بەس دیار بوو خۆیان حەزیانە کرد. پرسیار: زیاتر بۆ پارە بوو؟ نا، ئەوسا بایعی نەبوو، شت زۆر گران بوو. لە ماڵی دەڵاڵێک بووم، پیاوێک هادوتی بەرمیلێک نەو دەهێنم بۆت، بەس کچێکم بۆ بێنە ماڵ بۆ 3 ڕۆژ. ئیتر ڕۆی لە ساڵۆن بوو، نازانم لە حەفلە بوو لەکوێ بوو. دوای 2-3 ڕۆژ کچەکەی پەیدا کرد و بردیشی. نیوەی نەوتەکە بۆ کچەکە بوو، نیوەی بۆ دەڵاڵەکە. پرسیار: حەزت لە کام ڕەنگە؟ ڕەش. هەتا ئەمرم ڕەش لەبەرەکەم. پاش سەردانی باوکی ئەم کچە و براکانی سەرجەم شتەکان ڕاست بوون. گوێگری ئازیز، لە میانەی ئەم چاوپێکەوتنەدا چەند تێبینیەک لە خوارەوەیدا هاتووە. بە پێی ژمارەی تێبینیەکان ئێستا بۆ تۆی ئازیزی دەخوێنینەوە. تێبینی ژمارە 1: ئەم ئافرەتە لە ڕووی دەرونیەوە زۆر ناجێگیر بوو، بەردەوام پێیەکەنی و لە پڕە گریا، هەستی بە نەبوونی سۆز و خۆشەویستی ئەکرد. خەمەکانی لە ڕێگای لەیلایە و لاوانەوە دەڕەبڕی، زۆر جنێوی ئەدا، زۆر تووڕە بوو، زیاد لە پێویست شەڕیە کرد لەگەڵ خەڵک، تەنها گوێی بۆ ئەو کەسانە ئەگرت کە سۆزیان پێبەخشی. زۆر ڕازگۆ بوو، بێ پێچووپەنا هەموو شتی باسە کرد. بەردەوامە چۆ سەر قاتی دووهەمی قەرەوێڵەکان دانیشت لە گرتوخانە و لە بەرزیەوە قسەی زۆرە کرد. چەند جارێک هەوڵی خۆکوشتنی دابوو لە ڕێگەی حەب خواردنەوە. تێبینی ژمارە 2: زیاتر سەیری فیلمی هندی دەکرد و بە دیاریەوە ئەگریا. زۆر جاریش داوای تەمسیلی باوەژن خوابناسەیە کرد. بەردەوامە چۆ ژێردەستی ئەو ئافرەتەی لە ساڵۆن کاریە کرد. هەنێ ڕەنگی زۆر سەیری بەکارەهێنا، دەموچاوی دەکرد بە سوراوێکی زۆر سوور. تەنها بە یەک قەڵەم حەزی نەدەکرد، ڕەنگی تێکەڵ بەکاربێنێ، تەنها یەک ڕەنگی بەکارەهێنا، بە هیچ جۆرێ نەیەخوێندەوە و گوێ بۆ نەسیحەت ناگرت. هەموو قسەیەکی بەدەنگی بەرزە کرد و لە هەموو قسەیەکا جنێوێک یا کفرکردنێکی تیا بوو. سەرجەم هەڵسوکەوتەکانی جێگەی سەرنج بوون. بیزانیایەکێ سوک سەیرەکە 1000 جنێوی پێیە و تەنانەت لێشیەیە. تێبینی ژمارە 3: پاش مردنی ژنەکەی باوکی میم، هەرچەندە زۆر بەتەمەن بووە، بەڵام هەر ویستوێتی ژن بێنێتەوە، چونکە لە ڕووی سێکسەوە نەیتوانی و بەبێ ژن ئیدارە بکە. بەڵام هەژاری ئەم خێزانە وای کردووە کە هەموو کەس ئامادە نەبێ ژنی بداتێ. بۆیە هەرچۆنێ بێت توانیوێتی ئەم ژنە نابینایە بێنێت و مەرجی سەرەکی ئەوانیش ئەوە وەکە کچێکیان بداتێ. واتە کەلتوری ژن بە ژن لێرەدا یەکێکی ترە لە هۆکارە یاریدەدەرەکان بۆ بە قوربانیکردنی میم لە بازاڕی لەش فرۆشیدا. لەلایەکی ترەوە باوکی میم گرنگ بۆ خۆی بتوانێ ئارەزوەکانی خۆی تێر بکە، واتە لە کێش و تەرازوەکانی خۆیە هەموو شتێکی کردووەتە قوربانی بۆ ئارەزوەکانی خۆی و ئەمەش یەکەم پێگەیە کە بەهۆیەوە دەتوانین بڵین کە ئیتر میم ڕقی بەرامبەر هەموو پیاوێک ئەستورە بێت و ڕقی لە هەمویان دەبێتەوە. سەرەڕای ئەوەی هیچ ئەزمونێکی نابێ لەگەڵ پیاودا کە باسی سەرەکی بریتی نەبێ لە سێکسکردن. تێبینی ژمارە 4: گەر تێبینی بکەین، میم دەڵێت کاتێک دانی بەشوو من خۆمم نەناسی بوو، هەروەها دەڵێت پیاوە شێتەکەم نەیەزانی لەگەڵیشم بخەوێ. ئالێرەوە سەرەڕای ناڕازیبوونی کچەکە هاوسەرگیریەکە لە خۆیان کورت و کوێر بووە.
پاشان ئەم ناتەواویانەی هاوسەرگیریەکە کاریگەری داناوە لەسەر قوڵکردنەوەی ڕقی میم بەرامبەر ڕەگە زینێر کە درێژکراوەی ڕقەکانی باوکێتی. هەر بۆیە لە بورگەیەکە ئەڵێ خەڵکی نەکبەت ناتوانێ بەباشی جنس بکات. گەر تێبینی بکەین یەکێک لە داڵبەکانی میم خوای گەورەیە، بۆیە زۆر جاریش دەگەڕێتەوە بە ڕۆژوو دەبێت و نوێژەکە. لەسەر بنەما تیۆریەکانی ئەم توێژینەوەیە دەبینین میم لە یەکێ لە پێویستیەکانی ژیانی کە بریتیە لە سێکس لە ڕووی بایۆلۆجیەوە هیوابەخشە بۆ مرۆڤ. کاتێک هیوای نامەنێ دەگەڕێتەوە بۆ خوای گەورە. خواوەند لێرە دوو وەزیفەی سەرەکی دەبینێ لە ژیانی میمدا. یەکەمیان وەزیفەیەکی ترادیسیۆناڵی کە ئەوەش وەزیفەیەکی ئاینی بێخەوشە و زادەی کەلتوری کۆمەلگایەکە. دووەم وەزیفەیەکی فریادڕەسانەیە. لەبەرەوەی کەس بەهانای میمەوە نەهات، گەر تێبینی بکەین پاش ڕاکردن ڕووی کردە ڕێکخراوێکی ژنان و بردیانەوە بۆ هەمان دۆزەخ. یان ئەگەر سەیری شکاتەکەی میم بکەین لە لای پۆلیس، ئەوە لە بری چارەسەرکردن پۆلیس دەبێتە تاوانکار. گەر سەیری کۆمەلگا بکەین بەگشتی دەبینین کاتێکە لە دەرگای ماڵان دەدات و داوای داڵدەدانەکە، ئەوە بە زۆڵفڕێدان تاوانبارەکرێت. تەنانەت لە مزگەوتیش وەک عیبرەت و بێ ئەخلاق دەردەکرێت. سەرۆکباندەکانیش بۆ خۆشەکردنی بۆ کارەکە هەر بە پۆلیزەی ترسێنن. ئالێرەدا لەم توێژینەوەیەدا پرسیار لە تۆی خوێنە دەکەین. گەر تۆ لە شوێنی میم بی، هەستەکەی هیچ دەواازەیەکت هەبێ بۆ دەرباز بوون؟ تێبینی ژمارە 5. لە کۆمەلگای کوردیدا دایک ڕۆڵی چەترێکی زۆر گرنگە بینێ بۆ مناڵی خوار 18 ساڵ بەگشتی و منداڵی کچ بە تایبەتی. گەر پۆلێنی دایک بکەین دەبینین لە خۆیدا ڕەگەزی مێینێ و دەکەوێتە نێو پەراوێزکەوتوەکانەوە لە ڕووی دەسەڵات و توانایەوە. بەڵام لە ڕووی کولتوریەوە کۆمەلگای کوردی گرنگیەکی تایبەتی بە دایک داوە. هەروەک دەبینین لە هۆنراوە و بۆنە ئاینیەکانە ڕۆڵی دایک بەرز دەنرخێندێ. تەنانەت ئەو ژنەی خواردنەکە دەدات بە میم دەڵێت کە کچ دایکی نەبوو هەر نەبێ باشترە. هەروەها میم دەڵێ گەرخوا ژنی خۆش ویستایە بە کەمتر سەیری نەدەکرد. لە ڕوانگەی ئەم دەستەواژانەوە لە کۆمەلگای کوردیدا دەردەکەوێت کە خێزان پێکهاتەیەکی گرنگە و هەڵوەشانەوەی لەژێر هەر ناونیشانێکا بێ دەبێتە هۆکارێکی گەورە بۆ بەرزبوونەوەی ڕێژەی تاوان. تێبینی ژمارە 6. لەم کێشەیەدا کێشەی میم تێبینی دەکەین باوکی هۆکار بووە بۆ ئەوەی بارودۆخی میم تەواو ناهەموار بێ. سەرەڕای تەواو نەکردنی خوێندن کە یەکێکە لەبەر پرسیارەتیە گرنگەکانی باوان، میم دەگۆڕێتەوە بۆ ژنێک بۆ خۆی. هەروەها کە سوکاری مێردەکەی میم هۆکارێکی سەرەکیترن بۆ ناچارکردنی میم بەچوونە بازاری لەشفرۆشیەوە. بۆیە دەبینین ئەوانەی ئالوودە دەبن بە لەشفرۆشی کەسێک هەیە لە بازنەی یەکەمی خزمایەتیدا هاوکاریان بکە یان ناچاریان بکە بەچوونە ئەم بازارە. تەنانەت ئەگەر کەسی لەشفرۆش دژی ئەم مەسەلەیەش بێت وەک میم. تێبینی ژمارە 7. لە کێشەی میمدا دەبینینەوە گرفتی ژن بە ژن دەبێتە ڕێگر لە بەردەم باوکیدا کە ناتوانێت گوێ بۆ کێشەکانی کچەکەی بگرێ. هەروەها خزمە نزیکەکانی وەک مام و برای میمیش ناچارەکە کە گوێ لە میم نەگرن و داڵدەی نەدەن. لە کۆمەلگایەکی پیاسالاریدا کە ڕەگەزی مێ نەتوانێت داکۆکی لە مافە سروشتی بنەڕەتیەکانی خۆی بکە کە یەکێ لەوانە سەربەخۆیی سێکسی و مافی پاراستنێتی لە تونوتیژی جەستەیی واتە اختصاب، ئەوە ئاساییە ببینین میم هەموو ئەم کارانەی بەرامبەر دەکرێت و وشیارێکی تەواوی نییە کە هەوڵ بدا داکۆکی لە خۆی بکە بە ڕێگەی یاسا. تێبینی ژمارە 8. هۆکارێکی تر لە کێشەی میمدا دەگەڕێتەوە بۆ بارودۆخی ئابووری کوردستان و ڕەوکردن و بارودۆخی ئابووری خێزانێک کە ئەندامەکانی کەم ئەندامن. لە ڕوانگەی ئەم کێشەیەوە تێدەگەین تاوانەکانی ڕژێمی لە ناوچووی عێراق تا ئێستاش بەردەوامە. چونکە لە کۆڕەوە دایکی میم تیاچێ داگیرکردنی کوێدێکێکی ترە لە هۆکارەکانی ئابلوقەی ئابووری سەر عێراق و کوردستان. هەروەها لاوازی سیستمی سیاسی و کۆمەڵایەتی کە لەلایەک ناتوانن ڕێ بە دیاردەیەکی دزێوی وەک ژن بە ژن بگرن و لەلایەکی تر ناتوانن بژێوی بۆ ئەو خێزانانە دابین بکەن کە کەم ئەندامیان هەیە. هەروەها ناتوانن کەسێکی وەک میم ڕزگار بکەن کە دەڵێ ئەگەر خانوێکم هەبێت هەرچی کچی داماوە تیا کۆ دەکەمەوە و داژێنم. بۆمان دەردەکەوێت هۆکاری ئابووری و سیاسی هۆکارێکی گرنگ و سەرەکین لە ئالوودەکردنی میم بە لەشفرۆشیەوە. تێبینی ژمارە 9. لە چوارچێوەی ئەم توێژینەوەیەدا بۆمان دەردەکەوێت کە میم بێتاوانە و بێدەسەڵاتە لە توشبوونی بە لەشفرۆشی. هەروەها بێدەرەتانە گەربیەوێ ڕزگاری بێت لە لەشفرۆشی.
پرسیاری سەرەکی توێژینەوەکەمان بەرامبەر ئەم کێشەیە ئایا چەند کەسی تر هەیە وەک میم لەم ڕەوشەدا دەژین؟ ئایا کێ دەتوانێت لەم ژینگەیەدا قورتاریان بکات؟ لە ماوەی 10 ساڵە ئەو تاوانە سەرەکیانەی بەرامبەر میم کراون بریتی بوون لەمانەی لای خوارەوە. یەکەم، تاوانی بە زۆر بەشودان تاوانکار باوک. دووەم، تاوانی اختیساب تاوانکاران پۆلیس سەرخۆشەکان. سێیەم، تاوانی سوکایەتی پێکردن تاوانکاران کۆمەڵگا پیاوانی ئاینی ژن پیاوان. چوارەم، تاوانی کۆیلایەتی جنسی تاوانکاران سەرۆکباندەکان ئەوانەی شوێنیان بۆ نەدۆزیوەتەوە. پێنجەم، تاوانی بە زۆر بەکارهێنانی بۆ لەشفرۆشی تاوانکاران خەسووی مێردەکەی. شەشەم، تاوانی لێسەنەوەی هەردوو مناڵەکەی تاوانکاران ماڵە خەزوورانی. حەوتەم، تاوانی بێهیواکردن تاوانکار یەکێک لە ڕێکخراوەکانی ڕەگەزی مێینە. هەشتەم، تاوانی ناچارکردنی بەخۆ سوتاندن تاوانکاران باوکی ماڵی خەزووری دامەزراوە پەیوەندیدارەکان. کۆتایی بەسەرهاتەکانی یەکەم. بەسەرهاتەکانی دووەم. لاپەڕە 115. ناو سین ئەلیف با. تەمەن 18 ساڵ. دانیشتووی شاری هەولێر. تەمەنی لەشفرۆشی 6 ساڵ. ئاستی خوێنەواری نەخوێندەوار. ڕێگای فێربوون بە منداڵی دۆزراوەتەوە و هەر بۆ ئەو مەبەستەش خێزانەکە بە خێویان کردووە کە دوجار کاری لەشفرۆشی پێ بکەن. پرسیار: خەڵکی کوێی؟ منیان لە هەولێر هەڵگرتۆتەوە، لەوێ بەخێو کراوم. پرسیار: کێ پێی وتی؟ دایکم و باوکم هەموو وتیان کە فرۆشتیانم. ئیتر پێیان وتم ئەها هەموو دەستم داخە، زۆر خراپ بوو. پرسیار: دەتوانی باسی خۆتم بۆ بکەی چۆن فرۆشرای؟ بەسەر چاو، بەس نازانم لەکوێوە دەست پێ بکەم و چی بڵێم. پرسیار: خۆت چۆن توش بووی؟ چیت بەسەر هاتووە؟ چی بووە؟ کەی دەستت پێ کردووە؟ من یەکەم جار باوکم و براکانم فرۆشتیانم، چونکە دایک و باوکی خۆم نەبوو، بۆیە وایان لێکردم. پرسیار: چیان لێکردی؟ من زۆر بچووک بووم، هێشتا خوێنم نەدیت بوو. داکم زۆر خراپ بوو لەگەڵما، بەڵام باوکم باشتر بوو. برایەکانیشم خراپ بوون لەگەڵما، ئەوان منیان برد بۆ مووسڵ، فرۆشتیانم. بەس پێش ئەوەی بمبەن بۆ مووسڵ، برایەکانم یەکەمەکەیان هاتە کنم و تەعەدای لێکردم. پرسیار: چۆن؟ بۆم باس بکە. من منداڵتر بووم لە ئێستا. ڕۆژێکیان دایکم لە ماڵ نەبوو، یەک دنیا جلک و شتیان بۆ دانابووم بیشۆم. برایەکەم وتی: سین هەستە، وەرە کارم پێتا.